ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی و ئازیزی بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. زۆر خۆشحاڵم کە جارێکی تر بەم بەرنامەیە دەبمەوە میوانی ماڵەکانتان. سێ بابەتمان هەیە بۆ بەرنامەی ئەمڕۆکەمان. یەکەمین باسمان بابەتێکە دەربارەی بارودۆخی ئێستای ئێران. با بزانین بۆچی دەبێت دژ بە شەڕ و دژ بە گەمارۆی ئابووری بین. هەر بە گەزانن کۆمەڵگای ئێران بەرەو بارودۆخێکی هەستیاردا هەنگاو دەنێت. جەماوەری بەرینی خەڵکی ئێران بەدەست هەژاری و دەستەنگی و بێکاریەوە دەناڵێنن. گرانی و دابەزینی ئاستی ژیان و بەڕێوەچوونی خەڵک گەیشتوتە ڕادەیەک کە لەوە زیاتر تەحەموڵ ناکرێت. بەڵام ئەوەی کە جێگای دڵخۆشیە ئەو ڕاستیەیە کە خەڵکی ئەو وڵاتە بە تایبەت چینی کرێکار و ژنان و لاوان وڕێیان بەرزە و زەبر و زەنگ نواندن و سەرکوتگەری ڕژیم نەیتوانیوە چاوترسێنیان بکات. کرێکاران و ژنان و لاوان لە ڕیزی پێشەوەی ئاحتراز و دەربڕینی ناڕەزایەتیدان. شۆڕشی ژن-ژیان ئازادی لە ناخی ئەو کۆمەڵگادا سەری هەڵدا و هاوکات هەم دژ بە دەسەڵات بوو و هەم دژ بە دەسەڵاتی شاراوەی کۆنەپەرستی و دابوونەریتی دواکەوتووی ناو کۆمەڵگا. ژنانی ئێران لە هەمان کاتدا کە لە ژێر زەختی کۆمەڵێک یاسای دژە ئینسانی ئەو ڕژیمەدان، بەڵام بەردەوام لە بەرامبەریدا خۆڕاگری دەکەن. لاچوونی پەچەی زۆرەملێ بەرهەمی درەوشاوەیە و خەباتەیە کە جەسارەت و گیانبازی ژنانی ئەو وڵاتە سەرنجام بەسەر ئەو ڕژیمەیدا سەپاندووە. ئەو ڕژیمە لە ژێر زەختی ئابووری و سیاسی دەوڵەتانی ڕۆژاوادایە و لە ئاستی نێودەوڵەتیدا تەریکتر کەوتێتەوە. کێشە و ململانەکانی ناوخۆی بازنەی دەسەڵاتیش ڕۆژ بە ڕۆژ بەرتەسکتر دەبێتەوە. ڕێفۆرم خوازانی حکوومەتی کە دەیانتوانی لە کاتی قوڵتربوونەوەی قەیرانەکاندا سوپاپێکی ئیتمینان بن بۆ نەجاتی ڕژیم، ئێعتباری خۆیان بە تەواوەتی لە دەستداوە و بوون بە کارتی سوتاو. ئەو بارودۆخە و ڕاستیەمان بۆ دەردەخات کە کۆمەڵگای ئێران تینووی ئاڵوگۆڕی بنەڕەتیە. ئەم گۆڕانکاریە لەسەر دەستی هیچ دەستێکی دەرەکی کە مەبەستی دابینکردنی بەرژەوەندیەکانی خۆیەتی بەدی نایەت. دووکەڵی کێشە و ناکۆکیەکانی نێوان ئەمریکا و ئیسرائیل و دەوڵەتانی دیکەی ڕۆژاوا و کۆماری ئیسلامی لە ماوەی 47 ساڵی ڕابردوودا بەردەوام چۆتە چاوی خەڵکی کرێکار و هەژار و ستەملێکراوی ئەو وڵاتە و لەمە و بەدواش هەروە دەبێت. کۆماری ئیسلامی فێڵبازانە ئەم ناکۆکیانە لە دژی خەڵکی ئەم وڵاتە بەکاردێنە و دەیانکاتە پاساوێک بۆ سەر ئەو بارودۆخەی کە بەسەر خەڵکی ئەو وڵاتەی داهێناوە. هەر چەشنە دڵخۆشکردنێک بەوەی کە گۆیە لە ئاکامی زەختی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران وەیان لە ئاکامی سزای ئابووری خەڵکی ئەم وڵاتە لە چنگەم ڕژیمە ڕزگاریان دەبێت وەکو ژەهرێک وایە کە بچێتە جەستەی خەباتی ئازادی خوازانە و ڕزگاری خوازانە لەم وڵاتەدا. ئەگەرچی ئەمریکا و باقی دەوڵەتانی ڕۆژاوا خەیاڵی ڕوخاندنی ئەو ڕژیمەیان نییە، بەڵام ئەو هیوا بێبنەمایە ئیرادە و بڕوا بەخۆبوون لە خەڵک دەستێنێتەوە و بێدەنگ و چاوەڕوان ڕایان دەگرێت. ئەگەر ڕژیمی کۆماری ئیسلامی لە سەردەستی بزوتنەوەی کۆمەڵایەتی بەهێزی وەک بزوتنەوەی کرێکاری، بزوتنەوەی ژنان، بزوتنەوەی خوێندکاران، بزوتنەوەی ڕزگاری خوازانەی خەڵکی کوردستان بێتە بەردەم ڕووخان و سەرنجام بڕۆخێت لەو شێوەیەدا کە دەتوانین چاوەڕوانی ئاڵەگۆڕی بنەڕەتی لە بنەماکانی ژیانی خەڵکی وڵاتەدا ببین. کەوایە با ئەو زەرفیەت و پۆتانسیێل و توانە لە بن نەهاتووە کە لە ناخی ژنانی ئەو وڵاتەدایە و ئەو نەفرەت و بێزاریە لە ڕژیمی حاکەم کە لە ناو دڵیاندا پەنگی خواردوێتەوە بجوڵێنین. فەرموون ناوبڕێک ببینن بە دووهەمین بابەتمان دەربارەی مەسەلەی ژن و پیاوسالاری دێمەوە خزمەت.
سەچمەیان پێکا بینەرانی خۆشەویست، دووەمین بابەتی بەرنامەیەکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان دەربارەی ژنانە. مانەیە باسێکەین لە خاڵە سەرەکیەکانی خەبات بۆ ڕزگاری ئینسانی ژن لە کۆیلەتی پیاومەزنی. یەکەمین خاڵێکە لێرەدا گرنگە باسی لێ بکەین پەیوەستبوونی ژنان بەبەرەی کار و زەحمەتەوەیە. ڕزگاری ژن لە کۆتوبەندی ستەم و هەڵاواردن بە هیمەتی ئەو کەسانە مەیسەر دەبێت کە هیچ قازانجێکیان لە بەردەممانەوەی ئەو نظامەی ئێستادا نییە. ئەوە بەمانای ئەوەیە کە هەم ژنانی پێشڕە و ڕۆشنبیری ئێمە دەبێت ڕووکەنە ئەو هێزە لە بن نەهاتووە و ئەولەویەتی کاری خۆیان بۆ ئەم مەیدانەدا بنێن و هەم کرێکارانی پێشڕە و وشیاریش دەبێ پێش هەموو کەس ئاڵا هەڵگری خەبات بۆ یەکسانی و لە دژی پیاومەزنی و پیاوسالاری بن. دووهەمین خاڵی گرنگ خەبات بۆ بەدەستهێنانی سربەخۆیی ئابووریە. سربەخۆیی ئابووری واتە ڕزگاربوون لە یەخسیری گۆشەی ناوماڵ. سربەخۆیی ئابووری بواری دابینکردنی بژێوی ژیان لە پاوانی پیاو دەردێنێ و ئەرکەکانی بە یەکسان بەسەر هەردوو لادا دابەش دەکات. سربەخۆیی ئابووری بڕوا بە خۆبوون لە ناخی ژناندا پەروەردە دەکات و لە ترس و نیگەرانی بۆ بێدەرەتانی ژیانی دوا ڕۆژ ڕزگاریان دەکات. سێهەمین خاڵێک کە بۆ خەباتی ژنان باسی لێکەین خەباتی سیاسی لە دژی دەسەڵات. لە وڵاتانێکی وەکو ئێران و عێراق کە ژنان ڕاستەوخۆ لە ڕێگای یاسا و بە پاڵپشتی پارلەمان و حکوومەت و دام و دەستگاکانی قەزایی و حقوقی ژێردەسەڕا دەگیرێن، هەر حرەکەت و بزوتنەوەیەکی ژنان بۆ بەدەستهێنانی بچووکترین مافێکیش ڕاستەوخۆ بەرەو ڕووی دەسەڵات دەبێتەوە. ڕەنگ و بۆنی سیاسی بەخۆیەوە دەکرێت. لە وڵاتانە دەسەڵات ڕاستەوخۆ لە بەردەواممانەوەی ستەم بۆ سەر ژنان بەهرەمەندە و بێمافکردنی ژنان ئامرازێکە بۆ ببورن زەبر و زەنگ نواندن بەسەر هەموو کۆمەڵگادا. لە ڕژیمێکی وەکو کۆماری ئیسلامی و یا هەر سیستەمێک کە یاسای بنەڕەتیەکەی لەسەر ئەساسی شەریعەت بیناکرابێت، هەر دەستکەوتێک تەنیا دەتوانێت بەرهەمی خەبات و خۆڕاگری و مقاومەتی ڕاستەوخۆ و بەرامبەر بە دەسەڵات بێت. هەر بۆیە خەباتی ژنان لێرە نەک خەباتێکی پیشەیی بەڵکو خەباتێکی سیاسیە. وشیاری و ڕێکخراوبوون چوارەمین خاڵی گرنگە. وشیاری
واتە خۆڕزگارکردن لە خەوش و خاڵی دواکەوتووی و کۆنەپەرستی، ڕزگاربوون لە کاریگەری فەرهەنگ و کولتوری پیاوسالاری، ئەو کولتورەی کە دەرونی ژنانیشی داگرتووە، ئاشنابوون لەگەڵ ئەزموونی دەوڵەمەندی خەباتی یەکسانی خوازانەی هاوچارە نووسانمان لە هەموو جیهاندا. بەڵام وشیاری لە ڕێگەی ڕێکخراوبوونەوەیە کە دەبێتە هێزێکی مادی. پێویستە کۆمەڵی ژنان هێزی خۆیان لە ڕێگەی پێکێنانی ڕێکخراوی جەماوەری خۆیانەوە بخەنە کار. پێنجەمین خاڵی گرنگ بۆ خەباتی ژنان، خەبات لە پێناوی کۆمەلگایەکی سۆسیالیستیدایە. سەرڕاستترین ڕێگا بۆ گەیشتن بە یەکسانی پەیوەستبوونی ژنان بە خەباتی کۆمۆنیستەکانەوەیە، واتە خەباتە لە پێناوی دامەزراندنی کۆمەلگایەکی ئازاد و یەکسان و خۆشگوزەران، کۆمەلگایەکی سۆسیالیستی. لەوەها کۆمەلگایەکدا ئەوەی کە شایستەی ئینسیانی ژنە دابین دەبێت. ژن لە ڕووی ئابووریەوە محتاجی دەستی کەس نابێت. کۆمەلگا بەرامبەر ژیانی ئینسانی ژن هەر لە مناڵیەوە هەتا لاوی دووگیانی و منداڵداری، پیری و بە ساڵاچووی بەرپرسیارە و ئیمکانی ژیانی سربەست و ئاسوودەی وەکو هەر ئینسانێکی دیکە بۆ دەڕەخسێنێت. ژن دەتوانێت ئستعداد و تواناییەکانی لە خزمەت بەرەو پێشچوونی ژیانی خۆی و کۆمەلگاکەیدا گەشە پێ بدات. لەوەها کۆمەلگایەکدا ئینسانی ژن هیچ بربەستێک لەسەر ڕێگەی شکڵگرتنی خۆشەویستی واقعی نابینێ. خۆشەویستی بۆ منداڵ، خۆشەویستی بۆ هاوسەر و شەریکی ژیان، خۆشەویستی بۆ دایک و باوک. هیچ کام لەوانە بە هیچ چەشنە احتیاجێکی مادیەوە گرێ نادرێت. لەوەها نظامێکدایە کە ژن هەست بە ئازادی دەکات. لەوەها نظامێکدایە کە خۆشەویستی واقعی گەشە دەکات. ناوبڕێک ببینن بە دواهەمین بابەتمان دەربارەی سۆسیالیزم و سەرمایەداری لە ئێران دێمەوە خزمەتە. شەقام کۆڵان بە کۆڵان ژینا زیندووە دلێر و جوان ڕەمزی خەباتە دڵپڕاواتە هاواری ژنە دژدە سەڵاتە بەدوو تەوێڵم ئەی پەریزادە کۆڵان بە کۆڵان جادە بە جادە لاچکەکەت لەسەر جادە بەهادە ژینای چاوجوان ئەگریجت لەسەر کوڵمت بەلادە ژینای چاوجوان سەرهەڵدان ژینە بەرخۆدان ژینە ژینە ناوی تۆ کڵپەی ئەورینە هەستە ببینە ئەو ڕقوقینە لە تۆڵەی تۆوە گڕی سوورە سەریشینە سەرهەڵدان ژینە بەرخۆدان ژینە لە دوو تا هاتوون گەلی ئازادە کۆڵان بە کۆڵان جادە بە جادە ژینە چاوکەژە لەچکەکەت لادە لە چەکلادە ئەگریجت لەسەر کوڵمت بەلادە لە چەکلادە بە دوو تا هاتوون گەلی بندەستان کۆڵان بە کۆڵان جادە بە جادە ژینە چاوکەژە لەچکەکەت لادە لە چەکلادە ئەگریجت لەسەر کوڵمت بەلادە لە چەکلادە
سۆسیالیزم تەنیا ئاڵتەرناتیڤی ڕزگاری بەخش بۆ نظامی سەرمایەداری لە ئێرانە. لە ئاکامی قەیرانی چەند لایەنە و ئاڵۆزووی ئابووری نظامی سەرمایەداری و کۆماری ئیسلامیدا ئەمڕۆکە زۆربەی پیشەسازی و بەشەکانی بەرهەمهێنان کەوتونەتە بەردەم ئیفلاسەوە. پەرەسەندنی خێڵی ملیۆنی بێکاران، دابەزینی نرخی درا و تەواڕوم و گرانی سەرسوڕهێنەر لە باقی نیشانەکانی سەرهەڵدانی ئەم قەیرانەیە کە ڕۆژ لەگەڵ ڕۆژ ئاست و لایەنی نوێ بەخۆی دەگرێت. توندبوونەوەی سزا ئابووریەکان لەسەر ناوەڕۆکی ئەم قەیرانە یارمەتیدەری خراپتربوونی ئەم دۆخە شپرزە ئابووریە بووە. هیچ کام لە باڵەکانی نێوخۆی حکوومەت توانایی کۆنتڕۆڵکردنی ئەم قەیرانەیان نییە، بەڵکو خۆیان هۆکاری توندبوونەوەی ئەم قەیرانە و بنبەستی ئابوورین. لە شەرایەت وەلومەرجێکدا کە کۆماری ئیسلامی بەمە ئامانجی پێکێنانی فەزای ترس و تۆقاندن لە کۆمەلگادا و بە پشتبەستن بە ئێعدام و کوشتاری زیندانیانی سیاسی هێرشی پێشگیرانەی گرتوۆتە پێش، چینی کرێکار بێوچان بۆ گەیشتن بە ویست و داواکاریەکانی درێژە بە خەباتی خۆی دەدات. بێجگە لە بزوتنەوەی کرێکاری، بزوتنەوەی ژنان، بزوتنەوەی خوێندکاری و لاوان و بزوتنەوەی شۆڕش گێڕانە و ڕەوای خەڵکی کوردستانیش تاکو ئێستا زۆرێک دەرفەتی گەورەیان لە خەبات دژی ڕژیمی کۆماری ئیسلامی لە خۆیان نیشانداوە. لە حاڵێکدا هەر هۆکار و فاکتۆرەکانی دەخیل لە بارودۆخی ئێراندا ئاسۆی کۆماری ئیسلامیان لێڵ و تاریک کردووە. هەوڵی بەشە جۆرا و جۆرەکانی ئۆپۆزیسیۆنی بورژوایی ئێران بۆ شکڵدان بە ئاڵتەرناتیڤی جێی سەرنجی خۆیان ئەویش درێژەی هەیە. ئەم هەوڵانە لە حاڵێکدا بەڕێوە دەچن کە استراتیژی ئیسلاحی ڕەژیم لە ڕێگای میکانیزمەکانی هەڵبژاردن و ڕێگا و ڕێکارەکانی وەک ڕەفراندۆم، هەڵبژاردننی ئازاد و هیترەوە تووشی بنبەست هاتوون. ئەم هێزانە خەڵک لە شۆڕش و دەخاڵەتی ڕاستە و خۆ لە سیاسەتدا دەترسێنن و لە کەمیندان تا لە بارودۆخی پەرەسەندنی ناڕەزایەتی جەماوەریدا بە دەخاڵەت و پشتیوانی هێزە ئیمپریالیستیەکان و لە بانسەری خەڵکەوە دۆخەکە کۆنتڕۆڵ بکەن. هێزە ڕۆژاوایی ئۆرۆپایەکان و لە سەروی هەمووشیانەوە هێزی ڕۆژاوایی وەک دەوڵەتی ئەمریکا کە هێزە ئۆپۆزیسیۆنە بۆرژوازیەکانی ئێران استراتیژی سیاسی خۆیانیان بە دەخاڵەتی ئەوانەوە گرێداوە، نەتەنیا سیاسەت و پرۆژەکەیان بۆ ڕووخاندنی کۆماری ئیسلامی نییە، بەڵکو دەیانەوێت بەهێنانە گوشاری کۆنتڕۆڵ کراو هەم ڕژیمە لە ڕاستای دابینکردنی بەرژەوەندیەکانی خۆیاندا وادار بە ملکەچبوون بکەن. لە بەرامبەر ئەم بارودۆخە و هەژاری و فەلاکەتی ئابووری، لە بەرامبەر جەنایەت و سەرکوتگەری و ئەو بێمافیە سیاسی و کۆمەڵایەتیانەدا کە ڕژیمی کۆماری ئیسلامی بەسەر چینی کرێکار و خەڵکی چەوساوە ئێرانیدا سەپاندووە، لە بەرامبەر داماوی و بێ ئاسۆیی و پرۆژەی ئاڵتەرناتیڤ سازی بەشە جۆرا و جۆرەکانی ئۆپۆزیسیۆنی بۆرژواییدا، لە بەرامبەر سزا ئابووریەکان و هەڕەشە ئیمپریالیستیەکاندا سۆسیالیزم تەنیا ئاڵتەرناتیڤێکە کە دەتوانێت ئاسۆی ڕزگاری بەڕووی کرێکاران و خەڵکی چەوساوە و زۆر لێکراوی ئێراندا بکاتەوە. ئاڵتەرناتیڤی سۆسیالیستی لە ڕێگەی بەڕێوەپێشچوونی خۆیدا ڕژیمی کۆماری ئیسلامی دەڕوخێنێت، ماشینی دەوڵەتی بۆرژوایی لەگەڵ سەرجەم ئۆرگانە سەرکوتگەرەکانی تێک دەشکێنێ و کۆتایی بە ژیانی مشەخۆری و پڕهەزینەی ئەوان و گشت دەستگا تەبلیغاتیەکانی جەهل و خوڕافەپەرستی دێنێ و بەرینترین ئازادیە سیاسیەکان دابین و زەمانەت دەکات. حکوومەتی شۆراکان بە ڕیشەکێشکردنی بێکاری و بەکارهێنانی خەلاقیەتی جەماوەری ئازاد و زاڵ بەسەر شارەنووسی خۆیدا پڕسەمەربوونی بەرهەمهێنان و گەشەی ئابووری ممکن و زەمانەت دەکات. کێشەی مەسکەن و نیشتەجێبوون بۆ هەتایە چارەسەر و ڕەفاه و ئاسایشی کۆمەڵایەتی دابین دەکات. لە ڕێگای کۆتایهێنان بە ئەختلاس، دزی و ڕێختوپاشی تەجەمولی چینی دەسەڵاتداری ئێستا و نوێنەرە سیاسیەکانی بڕێکی زۆر لە وەسایلی بەرهەمهێنان و بەرهەمهێنراوەکان بۆ ئیسفادەی گشتی ئازاد دەکات.
بە هەڵوەشاندنەوەی ماڵکیەتی خصوصی بەسەر کەرەستەی بەرهەمهێناندا و بە کۆمەڵایەتیکردنی مالکیەت بەسەر ئامرازی بەرهەمهێناندا کار لە بابەتێکی ئیجباریەوە بۆ وەرگرتنی حەقدەست و بەڕێوەچوون دەکاتە ئەمرێکی دڵخوازانە کە تەنیا لەسەر بنەمای دەرکی وەزیفە و وەڵامدانەوە بە نیازی کۆمەڵایەتی بەڕێوە دەچێت. زانست و تەکنۆلۆژی کە لە چنگ ڕەقابەتی سەرمایەداریدا کۆتوبەند کراوە ئازاد دەبێ و لە ئاکامیدا سەمەرەی کار بە خێراییەکی سەرسوڕهێنەر زیاد دەکات. سۆسیالیزم وەڵامدانەوە بە نیازەکانی خەڵک، دابینکردنی ژیانێکی پڕ لە ڕفاه و شایستەی ئینسان دەکاتە ئامانجی بەرهەمهێنان و سەرجەم خزمەتگوزاری و بەرهەمەیەکی جێی پێداویستی بەشەر لە ئاستێکی زۆردا بەرهەم دێنێ و هەموو پێداویستیەکی مادی و معنەوی ئینسانەکان دابین دەکات. لە کۆمەلگاکی سوسیالیستیدا ئینسانەکان لە ئیمکاناتی یەکسان و کافی بۆ گەشەی ئێستاعداد و تواناییە تاکە کەسەکان و تواناییە فەردیەکانیان بەهرەمەند دەبن و تواناییە تاکە کەسیەکانیان گەشە دەکات و لە ئاوا کۆمەلگایەکیشدا ئازادی و ڕفاهی هەر کەسێک مەرجی ئازادی و ڕفاهی هەمووان دەبێت. هەموو چەشنە شێوەیەکی چەوسانەوە نابەرابەری و هەڵاواردنێک وەک ستەمکێشی ژنان و ستەمگەری نەتەوایەتی دەسڕدرێنەوە. هەڵاواردنی ڕەگەزی و دەمارگژری نەتەوایەتی و نژادی جێگای خۆیدات بە هاوپشتی و یەکەتی ئینسانەکان. بینەرانی خۆشەویست، بەم شێوەی گەشتینە کۆتایی بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان زۆر سپاس کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوون و بۆ هیوایەکە ناوڕۆکی بەرنامەکە جێی سەرنجیەوەی ئازیز بوو بێت. تا لێکدانەوە هەڵوێستێکی تر بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەستپێرم. من ڕۆڵەی کوردم پەروەردەی جەرگەی شۆڕشی چینی چەوزاوە، من ڕۆڵەی کوردم پەروەردەی جەرگەی شۆڕشی چینی چەوزاوە، دژ بە سەرمایە تەنیا پاڵپشتیم مەڵگرگانەدا گرزاوە، دژ بە سەرمایە تەنیا پاڵپشتیم مەڵگرگانەدا گرزاوە، دێم و دێم و دێم دێم و